ئەم کاتی ئێوە بینەران باشێ سەمە ناو بازاری شاری سلێمانی ئەم دیارە بەهۆی هاتنی جەژنی ڕەمەزانەوە کە سبەی یەکەم ڕۆژی جەژنە هاوڵاتێکی زۆر و گەشتیارێکی زۆر ڕووی کردە شاری سلێمانی و بەگشتی پارێزگاکە بە پێی کە هەڵکەوتەی جوگرافیای شاری سلێمانی سروشتێکی تایبەتی هەیە و هاوکات چەندین هاوینە هەوار و چەندی سەیرانگا و شوێنی گەشتیاری زۆری لێ و هاوکات لە نێواندا پرۆژەی شاری گەشتیاری چاڤیلان کە لە ئاستی عراقشا ئێستا نەتراوە بەهۆی گەورەی پرۆژەکەەوە لە ئێستا گەشتیارێکی زۆر ڕوویکردە ئەم شارە وەکەی بینن ئێستا زۆرێکە هاتوونەتە ناو بازار کە لە وێنەکانان دیارە ئەو هاوڵاتیانە بۆ گەشت هاتوونەتە سلێمانی لێرەوە دەیانەوێت جەژن لە سلێمانی بکەن و لەبەرەوەی وەک ئاماژەمان پێکرد پارێزگاکە چەندین شوێنی سەیرانگا و گەشتیاری لە خۆ گرتووە لە نێوانە گەشتیاری عەرەبی تێدایە و گەشتیاری با بڵێن ئێرانی تایە و هاوکات من ئێستا چەند گەشتیارێکم بینی بە تورکیش قسەیان دەکرد لەگەڵ ئەمانەیە ئەمە باس لەوە بکەم جگە لەمانەوە هاتنی گەشتە لە شارەکانی خواڕۆی عراقەوە چەندین گەشتیاری دیکە لە ڕۆژاوای کوردستانەوە هاتووە و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە بە تایبەتی ئەمە باس لەوە بکەم کە زۆرێک لەو گەشتیارانە شارەکانی خواڕۆی عراقن بەو پێی کە تا دوێنێ ئەوەی کە توانیوێتی هاتووە لەبەرەوەی بڕیارێکی سەڵاتدارانی عراق و حکوومەتی عراقی بۆ ماوەی 10 ڕۆژ ڕێگا نادرێت و من تەجەولە وەک بە عەرەبی بە کوردی قەدەغەی هاتوو چۆیە بۆ ماوەی 10 ڕۆژ ئەوەی کە توانیوێتی دوێنێ هاتووە بۆ ئەملاو بۆ پارێزگای سلێمانی و بۆ گەشت بۆ شاری سلێمانی بە تایبەتی ئەوانەی کەوتبی شارەکانی خواڕۆی عراقن و ئێستاش لە ناو بازار بەشێکی زۆریان لەو هۆتێلانەی کە نزیک بازار لەوێ ماونەتەوە و ئێستا وردەوردەوە لە سەرەتایکردنەوەی بازار و ڕۆژداە هاتون بۆ کڕینی پێداویستی بەڵام شاڵاو سەبارەت بەوەی کە باز دەکرێت گەشتیارێکی زۆر لە ئێستادا ڕووی لە پارێزگای سلێمانی سنووری پارێزگای سلێمانی کردووە ئامادەکاری کراوە هەم لە مۆتێلەکان ئەم شوێنە گشتیەکان چێشخانەکان تا چەند ئامادەکاری کراوە بۆ خۆگرتنی گەشتیاران کە ڕووبکەنە شوێنە گشتیەکان. بەهار ئامادەکاری باش کراوە لە بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانیەوە و ئەو هۆتێلانەی کە جێگەیان بۆ گەشتیار هەیە و چێشخانانەی بڕیارە بکرێنەوە لە ئەم چەند ڕۆژەی جەژندا پێویستە پابەندی ڕێنماییەکان بن و چەندی ڕێنمایی نوێیان بۆ دەچوە لە نێو بەڕێوەبەری گەشت و گوزار و میوانخانەکانەوە کە هەر هۆتێلێک پابەند نەبێت بۆ بڕیارانەوە کە ئەوان بۆیان دەرکردوون ئەوە ڕوبەڕووی سزا دەبنەوە لەگەڵ ئەوەشدا چەند سنتەرێکیاندا ناو ڕێبەری هەیە بۆ گەشتیاران و بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتووە ڕۆژانی دەژن ئامارێکی هاتنی گەشتیار بۆ پارێزگای سلێمانی ڕابگەێنن ئەگەرچی و گەشتیارێکی زۆر هاتووە بۆ پارێزگای سلێمانی بەڵام تا ئێستا دیاری کراو نییە ڕێژەی گەشتیاران چەندێک ئامارێکی ڕەنەگەن بەڵام بڕیار لە چەند ڕۆژی داهاتووە و ئامارەکەش ڕابگەێن و لەگەڵ ئەوەشدا ئەمێ باس لەوە بکەم لە بەهۆی ئەو دۆخی کە ئەم وڵاتی تێکەوتووە و چەندی وڵاتی دیکەش تێکوتە کە دۆخی ڤایرۆسی کۆرۆنایە پێ دەچێت ئەم ساڵ ڕێژەی هاتنی گەشتیاران جیاوازتر بێ لە ساڵانی ڕابردوو بۆی ئەو بارودۆخەوە. بەڵێ شاڵاو سپاس.